ئەم دیمەنانە هەنگاوی کردداری کەمپینی هەمومان لەگەڵ خورماتوین بۆ گەڕانەوەی ژیان بۆ کوردانی شاری خورمات و کە بەهۆی دەرکەوتەکانی ڕیفراندۆمەوە ئاوارە بوون و حەشدی تورکمانی خانووکانیانی سووتاند. گەنجی دووس خورمات و هاوبەشین لەگەڵ ئەم کەمپینەیەکەوە ئێستا گوزاری خەڵکەکە یارمەتی خەڵکەکە ئێمەش وەکو خەڵکان خۆبەخشانی دووس خورمات و یارمەتی هاوڵاتیانێن ئەوەدا ئێستا خەری نەقاڕیمان بە نیواونی و ئیشیان لەگەڵ ئاکەین. ئێستا بە هاوکاری کەمپینی هەمومان لەگەڵ خورماتین کە پێک هاتووە لە کۆمەڵە گەنجێکی خۆبەخشی شارەکە کە سوپاسیان ئەگەین بە هاوکاری دەستگای میدیایی کورسات هەستان بە چاکردنەوەی خانووەکان ئێمە سوپاسیان ئەگەین پێ خۆشحاڵین تاکو ئێستاش خانوویەکی زۆر چاکراوە و بەردەوامیشن و ئەمە شتێکێکە لە خانووەکانی ئێمە. کەمپینی هەمومان لەگەڵ خورماتوین بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات و سەرپەرشتی تیمی کۆکەرەوەی تاوانەکانی خورمات و لە سلێمانی و گەرمیان ڕاگەیەنرا. لە ئێستاشدا لە جێبەجێکردنی کارەکانیدایە بۆ نوێژەنکردنەوەی خانۆستاوەکانی شاری خورمات و ئێمە ئێستا دەستمان کردووە بە کارەکانمان نزیکەی 10 ڕۆژە وا لە شاری خورماتوین چەند تیمێکمانەیە ئەو تیمانە هاتوینە ئێرە ئەو تیمی تەخمینکردن کە ئەندازیاری لەگەڵەوە تیمی یاسایی و ئێمەش سەرپەرشتی شەکانەکەین و ئێستاکە لە نزیکەی هەر وەجبەیەکە و نزیکەی 50 خانومان ئێستا دەستنیشان کردووە. ئەو خانوانە ئێستا لەجێ نۆژەنکردنەوەیان چەند خانوویەکی تەواو بووە و بەردەوامی شەبین بۆ ئەوەی بتوانین ئێمە زۆرترین خانوو چاک بکەین و لێرەیشەوە دووبارە داواکەین لە کۆمپانیەکان لە سەرمەدایەرانی هەرێمی کوردستان کە هاوکاری زیاترمان بکەن بۆی بتوانین ئەم زەرەر و زیانە هەرچۆنێک بێ هاوکارێکی خاوەنەکەی بکەین و بتوانێت ژیان بگەڕێنێتەوە بۆ ئەو ماڵانەی کە سوتاوە لە ناو خورمات. ئەم هەنگاوەی دەستگای میدیایی کورسات جگە لە گەیاندنی دەستی هاوکاری بۆ گەڕاندنەوەی ژیان بۆ لێقەوماوەنی خورمات و پاراستنی شوناسی کوردستانی بوونی شارەکەیە. تیمی کۆکەرەوەی بەڵگەی تاوانەکانی خورمات و بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات کەمپینی هەمومان لەگەڵ خورماتوونیان ڕاگەیاند. لە ئێستاشدا دەستیان بە کارەکانیان کردووە بە نوێژەنکردنەوەی ئەو خانووانەی کە سوتێنرا لەلایەن گروپە چەکدارەکانی حەشدی شابیەوە. ئەوەی کە جێی دڵخۆشکەرە ئەم کرێکارانە بەنیوە کرێ کار دەکەن بۆ ئەوەی هاوکار و پشتیوانی کەمپینەکە بن. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورمات و